گردبوونەوەی کە سوکاری قوربانیانی ڕووداوەکەی چەمچەماڵن لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان. ڕۆژی 2 ئایار لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا لە بەیانی زوودا هاوڵاتیەک بەدفەنگەوە دەچێتە ماڵە غەزورانی و بەو هۆیەوە 7 کەس لەو ماڵە بریندار دەکات کە 5 کەسیان گیان لەدەست دەدەن و سیانیشیان بریندار دەبێت. پاشتێپەڕبوونی 7 ڕۆژ بەسەر ئەو ڕووداوە کە سوکاری ئەو قوربانیانە هاتوونەتە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی تۆمەتباری ئەو ڕووداوە سزای لە سێدارەدانی بەسەردا بسەپێندرێت، چونکە دەڵێن تەنها بۆ بڕیارە بەشێک لەو خەم و ئازاری کە هەیەە کەم دەبێتەوە. داواکارین لە بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ بەڕێز سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی، بۆ بەڕێز کاک قوبات جەلال تاڵەبانی، بۆ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان، ئێمە وەکو بنەماڵەی 5 شەهید و 3 بریندار لە بەرواری 2/5/2022 لە بەرەبەیانی یەکەم ڕۆژی جەژن تاوانبارێک بە ناوی حسێن ئەحمەد ساڵح مەحموود تاوانێکی بەرامبەر خێزانەکەمان بە شێوەیەکی دڕندانە دوور لە هەموو بەها مرۆڤایەتیەکان ئەنجام داوە. 5 ئەندامی خێزانەکەمان شەهید کران و 3 ئەندامی دیکەمان بریندارە. یەکێک لە بریندارەکان تا ئێستا بێهۆشە. و داواکارین لە سزای سێدارەدان بەسەر ئەم تاوانبارە لە شوێنی ئەنجامدانی تاوانەکە جێبەجێ بکرێت. و زۆر سوپاسی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کاک قوبات تاڵەبانی دەکەین لە یەکەم دقەی کارە ساتەکەوە لەگەڵمان بووە هەتا ئێستا. و زۆر سوپاسی هەموو دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانی و چەمچەماڵەکەین. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت کار لەسەر داواکاری کە سوکاری قوربانیانی ڕووداوە دڵتەزێنەکەی چەمچەماڵ دەکەن و دەیگەێنە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بەپێی یاسا کاری لەسەر بکرێت. ئێمە پێمان وایە داواکەی ئەوان داواشی زۆر ڕەوایە و هەروەها ئەوان ئەو خاڵی کە زۆر سوورن لەسەری ئەوەی ئەڵێن ئەبێ سزایەکە جێبەجێ بکرێت بەسەریا و لە شوێنی ئەنجامدانی تاوانەکەشا جێبەجێ بکرێت و ئانە بۆیە ئێمەش وەکو نووسینگەی پەرلەمانی کوردستان پشتیوانیمان لە داواکانیان کردووە بە پێی یاسا و ڕێنماییەکان پشتگیری لە داواکان ئەەکەین و وەڕەفعی یەکەین بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لە ڕێگای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیشەوە ئاراستەی لایەنە پەیوەندیەکانی تر یەکەین بۆ ئەوەی کە ئەم دۆسێ یاخود ئەم تاوانە بە شێوەیەک لە شێوەکان لە نزیکترین کاتدا لەبەر چاوی هەموو عالەم سزایەکە بدرێت و ئەوانەوە. ئەگەرچی تۆمەتباری ڕووداوەکەی ڕۆژی 2 ئایاری چەمچەماڵ پاشتێپەڕبوونی چەند کاژمێرێک لەلایەن ئاسایشی ڕۆژئاوای سلێمانیەوە دەستگیر کرا، بەڵام ئەو ڕووداوە برینێکە هەرگیز لەسەر دڵی خانەوادەی ئەو 7 قوربانیە ساڕێژ نابێت کە لەلایەن زاواکەیانەوە بەرامبەریان ئەنجام درا. هەرزووش قوبات تاڵەبانی لەگەڵ بیستنی ئەو هەواڵە هاوخەمی خۆی بۆ کە سوکاری قوربانیەکان دەربڕی و پاڵپشتی و پشتیوانی خۆشی بۆ دەربڕین و ڕایگەیاند کە هەرگیز لە بکەری ئەو ڕووداوە خۆش نابێت ئەگەر کە سوکاری قوربانیەکانیش لێی خۆش بێن. هێمن کەمال، کورتسات نیوز، سلێمانی.